ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانی یەکەمین نمایشی هونەری خۆی بە ناونیشانی پڕڕەنگی لە هۆڵی تەلاری هونەری شاری سلێمانی سازەکات. نمایشەکان ئەزمموی هونەری سوودمەندانی پرۆژە جیاوازەکانی تایبەت بە مناڵان و گەنجانن. ڕێژنە ڕزگار لەو بارەوە زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێرە. بەڵێ ئاکام سلااو لە ئێوە سلااو لە بینەرانمان ئەم کاتتان باش ئێمە لا تەلاری هونەرین لە شاری سلێمانی وەک خۆت ئاماژەت پێکرد ئاکام ئەمڕۆ یەکەمین پرۆژەی هونەری بە ناونیشانی پڕەنگی لەلایەن ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە ساز کراوە و بڕیارە کاتژمێر 4 بڵێن پرۆژەکە یاخود چالاکیەکانی دەست پێ بکە وەک خۆمان دەزانین ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان ساڵانێکی زۆرە خزمەت بە منداڵانی کوردستان بە بێ جیاوازی دەکات بە تایبەت لە ڕۆکانی بڵێن لە بواری پەروەردە و لە بواری تەندروستیدا گرنگی بە منداڵانی کوردستان بە بێ جیاوازی دەدات. من بەڕێز نوعمان عەبدوڕەحمان لەگەڵم ئامادەیە کە بەرپرسیان کا بەڕێزیان بەرپرسی ئەندامی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانن و ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانن. کاک نوعمانگیان سڵاوت لەبێ بە ئەرک نەبێ زۆر سپاس دەکەم. جیاوازی ئەم پرۆژەی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لەگەڵ پرۆژەکانی ڕابردوودا چییە؟ ڕاستیەکەی پرۆژەکانی تر لە ڕابردووە تەنها پرۆژەیەک بووە یان بەرنمەیەک بووە کە نمایشی چالاکیەکانی خۆی کردووە. ئەمڕۆ ئێمە لێرە توانیمانە هەمومان پێکەوە سەرجەم بەرنمەکانی مناڵ پارێزی کوردستان بە بەرنامەی پەروەردە، بەرنامەی گەنجان، بەرنامەی تەندروستی، بەرنامەی پاراستنی مناڵان پێکەوە هەمووی نمایشێکی گشتگیر بکەین کە هەموو چالاکیەکان هی سەرجەم مناڵان و گەنجان لە هەموو ناوچەکان بەشدار بن. ئێمە دیارە ئامانجمان لێرە ئەوە بوو کە بەهرە و توانای مناڵان و گەنجانی بێزگە لە سلێمانی شار و شارۆچکەکانی تریش نمایش بکەین لێرە ئێمە تەنها ئەو مناڵانی ئەتوانی بڵین ڕۆژهەڵاتی تایە، ڕۆژئاوایی تایە کە ئێمە هەمووی لێرە کۆبوونەتەوە پێکەوە نمایشێکی جوانیان ئامادە کردو. ئەمە بۆیە ناویژنراوە پڕڕنگ لەبەرەوەی لە هەموو ناوچەیەک مناڵان بەشدارن، گەنجان بەشدارن، چالاکیەکان بەشدارن کە بتوانین پێکەوە خزمەتێ بکەین و بەهرە و توانایوان پیشان بین و سەرنجی بینەرانیش بەلای خۆمانە ڕابکێشین. دەستان خۆش بێمە جێگەی خۆشحاڵیە کە هەموو منداڵانی کوردستان لەم پرۆژانەدا بەشداریەکەن. کاک نوعمان ئەو چالاکیانێک کە ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە ئامادە کراوە چالاکیەکان خۆیان لە چیا دەبینەوە چی و چین؟ وڵاهی خۆی ڕاستەکەی مندامان نابوو ساعات 4 وەکو هینێک بوا بێت سۆرپرایزێک وا بێ بۆ بینەران وێ ڕەنگە زۆر حەز نەکەین زۆر باسی بەرنامەکان بکەین بە زەونەی کاتوانین باس بکەین سەرجەم چالاکیەکان لە خۆگرێت کە چالاکی هونەریە هەروە پیشاندانی هەندێک داتا و هەندێک زانیاریە بۆ بینەرانی خۆشەویست. وەک لە دوای بەڕێستانەوە دیارە گەلێریەکە کۆمەڵێک تابلۆی منداڵان و گەنجانی تێدایە. ئێوە لە ڕێی ئەم تابلویانەوە توانیوتانە بەهرەی ئەو منداڵانە دەربخەن و توانە شاراوەکانیان پیشانی بینەران بدەن؟ خۆی ڕاستەکەی یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی پرۆژەکانی بەرنامەی پەروەردە لەگەڵ بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان دۆزینەوەی بەهرە و توانای مناڵەکان و گەشەپێدانیەتی دیارە و مناڵانە لە هەر شوێنێک بوون بەهرە و توانای شارەوەیان هەیە. ئێمە کارمان لەسەرەوە کردو بەهرە و توانیانە بدۆزینەوە گەشیان پێبین ئەبینین لێرە ماشەڵڵا کۆمەڵێک تابلۆی زۆر جوان کاری دەستی زۆر ڕەنگین کۆمەڵشتی زۆر جیاواز لە مۆزیک لە این هەمووی لێرە بێکەوە کۆکراونەوە پیشان بدرێن. ئەو منداڵانەی کە هەم لە پێشانگاکە هەم بە تابلۆکان کە بەشداریان کردووە منداڵانی تەواوی کوردستانن یاخود بە تەنها شاری سلێمانین کە بە تابلۆ بەشداریان کردووە ئەمڕۆ؟ هەر وەک باسم کرد مناڵانی ڕۆژاوای تایە، ڕۆژهەڵاتی تایە، سلێمانی تایە، ڕانی و قەڵاتزەی تایە، کەلار و کفری و خانەقینی تایە لە هەموو ناوچەکان کە پرۆژەمان هەبووە کۆکراونەتەوە لێرە پیشانە درێن. بەڕێستان ئەگەر سەرنجتاندا بێتە تابلۆیەک خەونی منداڵێکی تیا بوو بێ ئێوە توانیوتانە لە ڕێی تابلۆکەیەوە لە ڕێی وێنە کێشانەکەیەوە خەونی ئەو منداڵەتان خوێند بێتەوە یاخود بیکەنە پرۆژەیەک بوو یاخۆنێک خەونی ئەو منداڵە بەدی بهێنن؟ خۆی ڕاستیەکەی هەموو تابلۆیەک هەب مناڵ کە زۆر جار لا ئیرادی ئەوە نییە بەبێ ئەوەی هەز بە خۆی بکە تعبیر لە بیر و بۆچوونی خۆی لە کێشەی خۆی لە هەستی خۆی لە بیر و بۆچوون و بیرکردنەوەی بیر لە داهاتووی خۆی کاتەوە پیشانەدرێ بێگومان ئەمانە ئێمە لە
لایەن بەڕێز مامۆسایوب کە یەکێکە لە شانۆکارە زۆر بتواناکان ئەو هەند زۆر جار خوێندنەوە بۆ بەرنامەکانەکە بۆ تابلۆکانەکە و ڕێنماییشمانەیە تێ لەسەرەوە ئەساسا هەندێک جار پێویست بۆ کە بەشێک لەو مناڵانە خولی وشیاریان بۆ بکرێتەوە هەندێکیان جۆرێک لە حەز و ئارەزووی هەبوو هەڵمان ناوبووی بەدی بێنن بۆیان چاپکەینەوە بە تایبەتی ڕەنگە تۆزێک هین نەبێ بەڵام بۆ نمونە ئەو مناڵانەی کە تالەسیمان هەیە ئەو مناڵانی کە نەخۆشی دڵیان هەیە یان نەخۆشی شێرپەنجەیان هەیە زیاتر ئەوان زۆر هەز لە وێنەکانیانە زۆر هەز بە و ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیەکەن ئەبینرێت گاندێک جار کێشەکانی خۆیان دەرەخەن ئازارەکانی خۆیان دەرەخەن بێگومان بۆ هەموو ئەمانش پلانی مناڵ پارێز بەرنامەی هەیە پلانی هەیە کە چۆن ڕوبەڕووی ئەوە بێتەوە مامەڵەی لەگەڵ بکات. زۆر سپاس بۆ بەڕێز نوعمان عەبدوڕەحمان کە بەڕێزیان ئەندامی دەستەی بەڕێوەبردنین لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان. ئاکام سەعات 4 پاش نیۆڕۆ چالاکیەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی دەست پێ دەکات. بەڵێ ڕێژنا سوپاس بۆ تۆ و میوانەکەت.